بسم الله والحمد لله. براني بريزم خوشكاني بريز، السلام عليكم ورحمة الله وبركاته. بپشتیوانی خوای پەروەردگار ئالەم ڕۆژانە لە چەند ڕۆژێکی هێژگار گرنگە ئەژین کە پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم پێمان ئەفەرمێت ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر. خوای پەروەردگار عز وجل پیرۆزی بۆ لەناو مەلائیکەتەکانە دێ مەلائیکە لەناو ڕۆژەکانە لەناو بەشەریەتە، بەڵام لەناو ڕۆژەکانیشە چەند ڕۆژێکەیە لای خوای پەروەردگار هیچ ڕۆژێک کردەوەی چاک تایە شیرینتر و خۆشەویستتر لای خوای پەروەردگار نییە وەکو ئەم دە ڕۆژەی کە ئێمە ڕۆینە ناوی کە پێی ئەوترێ نوێمینەی حاجیان کە دە ڕۆژی ذیلحیجەیە. ئەم دە ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێت هیچ ڕۆژێک نییە لای خوای پەروەردگار کردەوەی چاکتیایە وەکو ئەم دە ڕۆژە خێربێتیانەی پێغەمبەری خوا. جیهادیش فەرمی جیهادیش مەگەر کەسێک خەڕەجە بنەفسی ومالیه بە هەموو مڵک و ماڵی و نەفسی وە دەرچێت کات نەگەڕێتەوە نەفسیشی تیاچێت و ماڵیشی لە پێناوی خوایە تیاچێت. کەوا بوو ئەمە فرسەتێکی گەورەی خوای پەروەردگار ئەم دیاری بۆ ناردوین بۆ ئەوەی کە ئینسان لەم دە ڕۆژە کە زانان ئەفەرمونون لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزان پیرۆسترە بەڵام لە شەوەکانی نا. ئەم دە ڕۆژە لە مانگی ڕەمەزان پیرۆسترە. جا کردەوە چاکەکان وەکو چی؟ یەک هەموو کردەوەیەک چاک لە تەسبیحات و لە خێرکردن و لە ئاشکردنەوەی دوو کەس و لە ڕۆژوگرتن و لە خێرکردنە. بۆیە ئەم دە ڕۆژە ڕۆژی عەرەفەی کە مایەی کەفارەتی هەدیەیەکی گەورەیە، یعنی نۆهەمین ڕۆژی مای ئەوەتانی هەدیەیەکی گەورەی خوای پەروەردگارە کەفارەتی 2 ساڵی گوناهە، ساڵێ پێشتر ساڵێ پاشتر وەکو پێغەمبەری ئازیز فەرمێ صلى الله عليه وسلم. بەڵام لێرە من ئەمە ئەوە بڵێم ئای باش باقی ڕۆژەکانی زانایانە فەرمون وەکو کردەوەی چاک ڕۆژوگرتن تایە سنەتە. جا بۆیە من لێرەمەوە جەخت لەسەرەوەش بکەمەوە لە ماوەی ئەم 9 ڕۆژە کە تا ڕۆژی عەرەفە ئەکا کە ڕۆژی عەرەفە سنەتە ئینسان تایە بە ڕۆژوو بێ سنەی موئەکەدەیە کە لە مانگی ڕەمەزان پیرۆسترە با ئێمە هەمومان لە خوای پەروەردگار بپاڕێن و بڵێن خوای پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت ئەم ملەتەی ئێمە لە قەیرانی دارایی بپارێزی. ئەم ملەتە ئێمە ملەتێکی خاکێکی دەوڵەمەند و ملەتێکی هەژار داوا بکەینەوەمان لە خوای پەروەردگار خوای گەورە فەقیری لەسەر ئەم ملەتە هەڵگرێ ئەویش نابێت تەنها دوعا سەبەبە سیلاحێکی گەورەشە، بەڵام ئەبێت لەگەڵ دوعایە ئەسباب ئەوەی کە پێی ئەکرێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە لە ئاست و توانای خۆی و بە پێی سنەت و پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێی شەرع جێبەجێ کات. پاشان ئینسان دەستی لە خێر بێ لەم چەند ڕۆژە بۆ هەژاران بۆ فەقیران دڵی مسلمانان خۆش کات. لەبەر ئەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ئەفەرمێت لە فەرمووی قودسی یا ابن ئادەم ئەنفق عەلەیک ببەخشە خوا ئەبەخشێت. دڵنیابن زیادەکا کەم ناکە، دڵنیابن ئەوەی شکری خوا بکە بەوەی کە بیبەخشێ خوا دەسمایەکەی بۆ ئەپارێزێت و زیادەکا و دڵی مسلمانانیش خۆشەکەی دڵی نەبوویەک دڵی بێباوکێک. لەم لاشۆ ئەم نەخۆشی و بەڵایە هەیە خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی شیفای نەخۆشەکانمان بدا، ڕەحم بە مردوەکانمان کە ساقەکانمان بپارێزێ. ئەم دوعایە زۆر دووبارە بکرێتەوە اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. أما باش كورونا ولناو كورونا وبيشتري شبوايا هر إنسان أم دعاء بخوانيت. باشا من أما بڵێم برا بەڕێز دەکانم بینەرانی بەڕێز خوشکەکانم دوعا کردن ئەبێت تەنها لە خوای پەروەردگار بێ. خوای پەروەردگار عز وجل فەرمێ ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة وهم عن دعائهم غافلون. تا ڕۆژی قیامەت وڵان نادرێتەوە دوعا عیبادەتە جائز نییە لە غەیرە خوا داوای بکەین چکۆ کاتە نەوەڵاممان نەبێت تاوانباریشین و شرکیشە خوا پەنامامدا. ئاخرشت ئەمەوێ من بیڵێم ئەوتانێ ئەی لە باشە لە ڕۆژی جەژنە هیچ شتێک نییە لە ڕۆژی جەژنە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما عمل آدمي من عمل يوم النحر أحب إلى الله من إهراق الدم. نەوەکانی ئادەم هیچ کردەوەی نییە لای خۆ وەکو ئەوە لای خوا شیرین بێ وەکو ئەوەی کە لە ڕۆژی جەژنە کە حرامە ڕۆژی تاوەگری قوربانی بکەیت. حتى علماء فەرمایە خێر بکەین یا قوربانی چونکە قوربانی سنەتی ڕەسوول اللهە. هەموو قوربانیە خێرە بەس هەموو خێریە قوربانی نییە. دڵی مسلمانان خۆش ئەەکەی دڵی نەبووەکان خۆش ئەەکەیت. خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوای پەروەردگار یارمەتی هەموو لایەک بدات. خوای پەروەردگار هەموو کێشەیەکمان حەلکا لەم نەخۆشیش خوای گەورە ئەم میلەتە و باقی میلەتان ڕزگار کات و خوای پەروەردگار عەزە وەجەل ڕەحم بە ئەم میلەتە بکە ئەم قەیرانی دارایەمان لەسەر هەڵگرێت. وصلى الله على محمد وعلى آله وسلم.